بەڵام هەندێک حاڵەتیشمان هەیە کەوا قانون ڕێگەی پێداوە نەک شەرع شتێکی تر ئەڵێ و قانون شتێکی تر ئەڵێ ڕەنگە لە شەرع کچە بوو بێ بە 9 ساڵی بەشودراوێت. ئەمڕۆ هەڵساین بە ئەنجامدانی سیمینارێک بۆ ناساندنی ئەرک و مافی ژن لە یاسای باریکەسیەتیدا. ئامانجمان لێرەدا ئەوە بوو کەوا ژنان وشیار بکەینەوە کە چ مافێکیان هەیە و چه ئەرکێکیان دەکەوێتە سەرشان بەپێی یاسای باریکەسی بەرکار لە هەرێمی کوردستاندا. لە ئێستادا دەبینین کەوا ژنان بێ ئاگان یاخود بێخەبەرن لەوەی کەوا چ مافێکیان هەیە لە یاسادا و لە بەرامبەر ئەو مافانەی کە پێیان دراوە چ ئەرکێکیان دەکەوێتە سەرشان. هەڵبەتە ئەوەش بۆتە هۆی تەفریق لە نێوان خێزانەکاندا چونکە ناڕوونیەک یاخود ناتێگەیشتنێک هەیە لە لەوانەی کەوا دەستنە ناو پرۆسەی هاوسەرگیری نازانن ئەرک و مافیان چییە لە کۆتاییدا لێکەوتی خراپی لێ دەکەوێتەوە و پەنا دەبەنە بەر دادگاکان و ئەبینین ئێستا ڕێژەی لێکجیابوونەوە زۆر بووە لەبەرەوەی هەم کە کاتێک زەواج ئەکەن ئامانجێکی دیاریکراویان نییە لە پرۆسەی زەواج ئەبینین زۆربەی کات کە کێشەکانمان دێنە بەردەست ئێمە وەکو پارێزەر کە کێشەکانمان دێنە بەردەست ئەبینین ژنەکان ناحاڵی بووینە لە کۆمەڵێک ماف کە بەپێی یاسا بۆیان دیاریکراوە جا ئەوەی ئەکەوێتە قالبی فێڵکردن لەلایەن هاوسەرەکانیانەوە یاخود ناتێگەیشتنی پیاوەکانیشە لەوەی کە ئەو مافانە چۆن ڕێک بخێن بەپێی یاسادا ئەبینین کە بچووکترین شت لە حەقی زەواج نەک بچوێت زۆر گەورەیە بەڵام سادەتری شتە دەکرێت هەموو کەسێک بیزانێ ماریە ئەبینی ژنەکان زۆر بە خراپی لێی حاڵی بوونە. ئامانجی ئێمە تەنها وشیارکردنەوەی وەکو خۆم تەنها وشیارکردنەوەی ژنەکانیە بەڵکو پێویستە پیاوەکانیش بە کۆڕ و کۆبوونەوە بە سیمینار وشیار بکرێنەوە لەوەی کەوا پێویستە چ مافێک بدەن بە ژنەکانیان چونکە ناکرێت و تەنها چینێک وشیار بکەوە لە بەرامبەردا چینێکی تر هەر بە ناتێگەیشتوو ببینێتەوە بەڵکو پێویستە هەردووکیان بە هاوبەشی سیمینار و کۆڕیان بۆ بکرێت. ئیژنانیش ڕاستە ئێستا لە ئێستادا زیاتر کۆڕ و سیمینار بۆ ژنان ئەکرێتەوە بەڵام بەڕێی خۆم پێویستە لە هەمان کات و لە هەمان ساتدا کۆڕ و کۆبوونەوە بۆ هەردووکیان بۆ هەردوو ڕەگەز بکرێتەوە بۆ ئەوەی هەردوو ڕەگەزیان لە یەک ئاستا وشیار ببنەوە. نەخێر ئامانجمان تەنها ناساندنی یاسای باریکەسی نییە چونکە زۆر یاسای تر هەیە کە ژن پێویستی پێیە لە دادگاکان بۆ سەلماندنی ئەوەی کە ئیدعای دەکات لە بەردەم دادگاکان بەڵکو پێویستە ڕێگا سەلماندنەکان ڕێگای ئیسپاتکردنیش بزانێ. ئامانجمان ئەوەی لە داهاتوودا سیمیناری زیاتر بکەین بۆ ئەوەی ژنان وشیار بکەینەوە کەوا چۆن پەنا ئەبەنە بەر دادگاکان و چ ڕێگەی ئەگرنە بەر بۆ ئەوەی حەق و مافیان نەخورێت. ئامانج لە دروستبوونی یاساتێ بەگشتی نەک تەنها باریکەسی. بەڕاستی ئەم وەکو ژن کە خۆم بەشی یاساشم تەواو کردیە زۆر سوودم لێبینی سوودبینینەکەیەوە بوو ئاشنا بووم بەو ماف و یاسایانەی کە قانون لۆی دیاری کردی مەوداینایە وەکو ژن پێویستە هەموو ئافرەتێک جار و بار یعنی ڕۆژانە بەشداری ئەو سیمینارانە بکە و زیاتر ئاشنای مافی خۆی بی چونکە بەڕاستی مافەکانی ژن لە کۆمەلگای کوردی تۆزە غامس کراینەوە تەسک کراینەوە زیاتر لەوەی لە ماڵێ و منداڵ بەخێوکردن و ئەوانە ئەرکن بەڵام مافیشی هەیە. دووەم لە مەرجەکانی حەقی زەواج ئەهلیەیە. وەکو یعنی ڕقی سۆرانیەتی ژنانی کوردستان هەڵسان بە ئەنجامدانی ئەوە سیمینارێک لە ژێر ناونیشانی یاسای باریکەسیەتی لەو کچوژنینە ئەو دەڤەرەی وبی بزانن لە ڕووی یاساییەوە چۆن ماف و ئەرکەکانی خۆیان وەربگرنەوە. لە هەمان کاتیشدا پێویستە بزانن ئێمە وەکو ژنان ئیشمان چییە لەوە ئەوەیە ئیشمان ئەوەیە کە ژنەکان هۆشیارکەینەوە لە ڕووی دانانی ئەو کاتێک چن زەواجەکەن یان لە ڕووی ئەوەی ئەو یاسانێک کە دەبی بزانن یعنی چەند یاسا هەیە و چۆن مامەڵەی لەگەر بکەن و چۆن بچنە دادگا و لە هەمان کاتیشدا ئەتوانن ماف و ئەرکەکانی خۆیان وەربگرن. محکەمە بە ئامادەبوونی دوو شاهیدی و ئەو مەرجانەی کە قانون بۆی داناوە و ئەو ڕێکارانەیە بەگشتی ئامانج لە هەر یاسایە کە دروست دەبێت چییە